کەس ئاوڕشی لەو چێلگە پەلەوەریانە ناداتەوە بەڕاستی کەمتەر خەمە حکوومەت هەر ڕۆژێ سعرەکە هەر ڕۆژێ بڕیارەکە علەف گران بووە دۆلار گران بووە غاز گران بووە بەڕاستی عنی زەرمەندی یەکەم خاوەن چێلگە پەلەوەریەکانن کەس ئاوڕشانێ ناداتەوە هەر ڕۆژێ سعرەکە ڕۆژێک ڕێگادا دەخرێ ڕۆژێک بەهانە دەگرن علەف گران بووە ڕۆژێک دۆلار گران بووە بەڕاستی ئێستا ئەمە هەم زەرمەند بنەم یەک بە شخصی خۆم وەجبەکەی کا من 6 دەفتەر دۆلارم زەرە کردیە لەبەوەی کە ڕێگە لە بۆ ملیشیاتینە ڕێگامان لە بۆ بکەنەوە کە مریکەکەمان بڕوە لە هەولێرە سەرف نابیتن سەرف نابیت 2 کیلۆیی ناخوا خەڵکی هەولێرێ 3 کیلۆی دەوێت ئەوەزنەی بەغدایە ئێستا مە جوچکە کاتی خۆی 2 سنت بوو گومرگ 2 سنتی لەسەر لە مەدەستان ئێستا 13 سنتی لە مەدەستینیتن دۆلار بە 121 بوو 22 ئێستا بە 46 و 45 فەرقەکە لەوەیدایە لۆمە هەموو تووشی زەرەر بووە کەس ئێستا قاعەکانیش هەمووی بەتار بووە تکە لاریمان نییە لەسەر فرۆشتنی مریشک چونکە زۆرمان زەرەر کردووە ئەو هۆکارانەی ڕوونمان کردەوە بیخێنە بەرچاو بۆ گرانبوونی مریشک تکایە بڕیاری مەرکەزی بێت نەوەک لە هەموو شار و دەڤەرێک بە کەیفی خۆیان و کێخوایی بێتن گومرگی هێلکەی تورکاندن هەڵگرن تکایە خەڵک بە ڕێنمایەکانتان فێر بکە کە مریشکی بچووک بخۆن لە چیلۆیەک و 800 تا 2 کیلۆ 200 دووبارە داواتان لێ دەکەین کە ڕێگاکانمان بۆ بکەنەوە لەبەر ئەوەی لەگەڵ وەزارەتی گشتوکاڵی عێراقی ڕێککەوتین کە هەمووی عێراق یەک سەبەتەی خۆراقی بێت و سەلەت الغیزائیە الواعیدە بە داوای لێبردنەوە کە ڕێگاکان نەکەنەوە ناچار دەبین ڕێو شوێنی تر بگرینە بەر و زۆر سوپاس بەس لە بینی سەیتەرەکان 2 ملیۆن مریشک مردار بوویتەوە ساق باریان کردێ لە ڕێ لەولایە سەیتەری عێراق ڕایدەگری لەولایە سەیتەری کوردی کەرکووک تکرید خاڵس ڕایدەگری لەوانەیە ئێستا لە فترەی ئەو مانگەی 2 ملیۆن مریشک لە نیچوانی سەیتەرەکان بە ئەنقەس مردیە یعنی ئەوەش تەسیرەشی زۆری هەیە لەسەر سعری مریشکی 2 ملیۆن مریشک ئێستا کە لە فترەی ئەو مانگەی 2 ملیۆن مریشک بەس لە بینی سەیتەرەکان مردیە ساقیان ڕاگرتێ لێ نەگەڕایە بڕۆ ساقیان گرتیە مریشکە لە عقاری هەموو لە ناو سارەی مردیە بە بەڵگە بە ئیسپات